بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. لدرسي چوارم لباسي رون كردنەوە و شرح كردني أصول ثلاثة دقينا أو ديري كدانر دليت. فإذا قيل لك أجر قترابتو بهر يكيك لئيما بمان قترا ما الأصول الثلاثة التي يجب على الإنسان معرفتها أو سي أصلانة شينك بيوست لسر إنساني أو سي أصلانة بزانيت واتهيك لئيما كبرسياري اللي بكريد بمان بقتريد أو سي أصلي كبيوست إنسان نالي أصول الثلاثة يعني سي بنتشينا كإنسان دو بيان زانيت أجر برسيار مان اللي بكريد أو سيانا كامانا دبي لولام دا فقل هديك لئيما بلشي معرفة العبد ربه ناسيني إنسان بخواي پروردگار واتا ناسيني خداي پروردگار ودينه إنسان دينكي خوي بناسيد ونبيه محمد صلى الله عليه وسلم وهروها سيمينيا ناسيني كيا ناسيني محمد پیغمبر صلى الله عليه وسلم واتا أو سيبنشينه وأصلي كفيست إنسان بزانيت شيا يكم ناسيني خواي پروردگارا دوميان ناسيني دين كمانا سيميان ناسيني پیغمبر صلى الله عليه وسلم أو سيبرسيارة لنا لكيوش لما ذكرت لنا وقوردا أو سيبرسيارة من لذكرت بلام اگر كسيك لو دنيا دا ولامي دزنخا بو اوشتانا لنا وقوردا ولام دزناخرت إنسان فريان نابت فإذا قيل لك أجر بهريك لئيما بقول ديتا سر يكبا يكيان شرح عندك دانر أجر بئيما بقول من ربك پروردگارت كيا دبي إنسان شون والله مئو برسيارة بداتوا فقل إنسان هريك لئيما دلي ودبي بليت ربي الله الذي رباني پروردگاري من خواي من أو پروردگاره كمني پرورده کردوا رباني يعني أمني پرورده کردوا پیگاندوم و مشور خمي لمن خواردوا واتا إنسان لمن دالية ولسكي لايك وكدروز دبي خواي قورا پیدگينتو ودرسي دكات وربي جميع العالمين أو پروردگاره أو الله يا پروردگاري همو جهانيانا بشي بنعمه بشاكو نازو نعمتكاني واتا پروردگار مانا نازو نعمتي زوري شي بسر ايما وهي شاكي زوري بسر ايما وهي لبرشي لبرو اخواي قورا خاوني هرشي شاكيا خاوني چيا هرشي شاكا هي اخواي قورا خاونيتي وهو معبودي او پرستراوي منا ليس لي معبود سواه بيزگلوي هیچ پرستراوي ديكانين كحق الشياوي پرستن بن بيزگل الله والدليل قوله تعالى ادي بلغمان شيا لسر اقصي كديكات ضلي خواي قورد فرمي الحمد لله رب العالمين استعيشوا حمد بو او پروردگاريك رب العالمين واتا پروردگاري همو جهانيانو پروردگاري همو عالمه وكل ما سوى الله عالم و بيزقل اخواي پروردگاريش همو اوي كلكون كائنات داهيا بإنسان وغير إنسان الشوا همو چيا همو بيدا قتري عالم عالمين يعني بيزقل اخواي پروردگار همو مخلوقات ودارو بردش دقريتوا انزاد عليت وأنا واحد من ذلك العالم أم نجي يكيكم لشي لو عالم كخواي قولة فرميت الحمد لله رب العالمين يعني حمد سنا بو پروردگاري جهانيان ضل أم نجي يكيكم لو كسد جهانيانا كلا جهان دام يكيكم لو أنا كواتا پروردگاري منشا اگر پیمان بگوت ريد پروردگارت كيا دبيت شبلين دلين پروردگار الله پروردگار مانا او پروردگاري كخاوني همو چاكي كبسر مانا كپروردگاري همو جهانيانا جهانيش يعني چي يعني بيزگلا خواي پروردگار همو مخلوقات و كون و كائنات دقريتوا
پرسیارێکی دیکە دەکات دەڵێت فإذا قيل لك بما عرفت ربك يعني چی ئەو دیارەکە دەزانێت فإذا قيل لك بما عرفت ربك بما عرفت ربك ئەگەر پێمان بگوترێت هەر یەکێک لەیەوە بگوترێت بەچی پەروەردگاری خۆت دەناسی فقل بەڵێ بەچی دەیناسم بآياته ومخلوقاته با ئاەتەکانی خوای پەروەردگار چه ئەوەی کە ئاەتی قورئانە بێت چه ئەوەی کە ئاەتی کەون و کائینات بێت چه ئەوەی کە معجزاتەکانی بن ئەنجا ومخلوقاته بە دروستکراوەکانی خوای گەورە دەناسم واتە وەختێک تەماشای جیهان و بوونەوە و دروستکراوەکانی خوای گەورە دەکەم گەورەی خدای پەروەردگارم بۆ دەردەکەوێت لەبەرەوەی چی ئەوەی کە ئینسان تەماشای ئەو دروستکراوانە بکات کە زۆر بە جوانی و ڕێکوپێکی دروستکراون چی ئەوەی کە تەماشای ئەو هەموو دروستکراوانە بکات کە بەڵگەنە لەسەر پەروەردگاریەتی خوای پەروەردگار و لەسەر گەورەی پەروەردگارمان هیوا هەیە باسی ئینسان دەکات زۆر بە وردی یان باسی مەخلوقات و بوونەوەر دەکات زۆر بە وردی کە چۆن دروست بووە بەڵام بەلای ئەوەیدا ناڕوا بڵێ ئەدی ئەوە کێ دروستی کردووە ئەوەی کە دروستی کردووە شیاوی پەرستن و عیبادەت بۆ کردنە دەبێ ئینسان وەختێک باسی مەخلوقاتەکان دەکات تەماشای مەخلوقات دەکات گەورەی خوای پەروەردگاری بۆ دەرکەوی و هەروەها بزانی کە ئەوە پەروەردگارێکە هەر ئەو شیاوی پەرستن و شیاوی عیبادەت بۆ کردنە عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه جا دەڵێ وەمین ئایاتیه لە ئایەتەکانی خوای پەروەردگار چییە اللەیل والنەهار شەو و ڕۆژ والشەمس والقەمەر ڕۆژ و مانگ ومن مەخلوقاته وە لە دروستکراوەکانیشی چینە السەماوات السەبع حەوت ئاسمانەکان کە حەوت طەبەقاتی ئاسمانە والأرضون السەبع حەوت طەبەقاتی زەویش ئەوە دروستکراوی خوای گەورەنە کە چەند بە جوان و ڕێک و پێکی دروستی کردوونە بەڵگەنە لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار خاوەنیانە دەبێت ئێمەش عیبادەت بۆ ئەو پەروەردگارە بکەین ومن فيهن ئەوەشی کە لە نێوان کوێدایە لە نێوان ئەرز و ئاسمانەکاندایە وما بينهما و ئەوەشی کە لە نێوانیاندایە وما فيهن ئەوەی کە لە نێو ئەرز و ئاسماندایە وما بينهما ئەوەی کە لە نێوانیاندایە نێوانی ئەرز و ئاسمان تەبان زۆر شت دەگونجێتیدا هەبێت و هەروەها ئەوەی کە لە ناو خودی ئەرز و زەویشدا هەیە ئەویشیان هەمووی بەڵگەیە لەسەر پەروەردگاریەتی و لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار خاوەنیەتی دەبێت ئێمەش عیبادەت بۆ پەروەردگارەی بکەین والدلیل بەڵگە دێنێتەوە لەسەر ئەوەی کە مەخلوقاتەکانی خوای پەروەردگار و هەروەها ئاەتەکانی خوای پەروەردگار دەفەرمێ ومن ئایاته ولا ئايات و بەڵگەکانی خوای پەروەردگار چییە اللەیل والنەهار شەو و ڕۆژ والشەمس والقەمەر ڕۆژ و مانگ جا خوای گەورە دەفەرمێ لا تسجدوا للشەمس ولا للقەمەر کەواتە سوزدە بۆ ڕۆژ و بۆ مانگ مەبەن ئەدی بۆ کەی ببەن واسجدوا لله الذي خلقهن بۆ ئەو پەروەردگارە و ئەو ئەڵڵای ببەن کە ئێوەی چی کردووە خەلەقەهن ئێوەی دروست کردووە ئین کنتم ئیاه تعبدون ئەگەر ئێوە دەتانەوێ خوای پەروەردگار بپەرستن کەواتە تەنها سوزدە بۆ ئەو بەرن و تەنها ئەو بپەرستن چونکە تەنها ئەو ئێوەی دروست کردووە وقوله تعالى ئاەتێکی دیکە دێنێتەوە بە بەڵگەدانەر دەڵێت ئین ربكم الله پەروەردگاری ئێوە ئەو ئەڵڵایەیە کە الذي خلق السماوات والأرض في 6 أيام کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە لە 6 ڕۆژدا ئەنجا ثم استوى على العرش پاشان چۆتە سەر عەرشی خۆی كما يليق بجلاله يغشي الليل النهار
ئەنجا شەو ڕۆژدا دەپۆشێت يطلبه حەسیسە زۆر بە خێرایی بە دوایدا دێت والشەمس والقەمەڕ والنجوم مسخرات بأمره وهروەها ڕۆژ و مانگ و ئەستێرەکانیش هەموویان بە فەرمانی خوای پەروەردگار مسخر بوون و ژێربار خراون بۆ ئەو فەرمانەی کە خوای گەورە پێیان دەکات یان بۆ ئەو کارەی کە بۆیان دانراوە. ڕۆژ و مانگ و ئەستێرەکان ئەو کارەی کە بۆیان دانراوە کە ڕۆژ زەوی ڕووناک دەکاتەوە هەروەها مانگێش بە هەمان شێواز شەو ڕووناک دەکاتەوە و ئەستێرەکانیش ئاسمان جوان دەکەن و چەند ئیشێکی دیکەشیان هەیە هەمویان بە فەرمانی کێ ژێربار خراون؟ بە فەرمانی خوای پەروەردگار. کەواتە ئەو خوایەی کە ئەو هەموو کارانەی کردوون هەر ئەویش شیاوی چییە؟ شیاوی پەرستن و عیبادەت بکردنە. ئەلا لەه الخەلق والئەمر ئاگادار بن خەڵکینە دروستکردن هەر بۆ خوای پەروەردگارە واتە هەر خوای گەورە دروستکەرە بەڵام بشزانن فەرمانیش هەر بۆ خوای پەروەردگارە. هەر ئەو خوایەی کە دروستی کردوین دەبێت هەر ئەویش لە ڕووی دینەوە فەرمانمان بۆ دەرکات و فەرمانی ئەوەی کە ئایا ئینسان دەبێت کێ بپەرستێ و عیبادەتی کێ بکات چه دینێک هەڵببژێرێت. تەبارەک الله رب العالمین پاک و بەرز و بڵندی بۆ پەروەردگاری جیهانیان. جا ئینسانی وا هەیە تەماشاکەن خوای گەورە چ دەفەرمێت ئەلا لەه الخەلق والئەمر بزانن فەرمان دروستکردن بۆ خوای پەروەردگارە واتە هەر ئەو دروستکەری ئەرز و ئاسمان و هەموو شتێکە دەی فەرمانیش هەر بۆ خوای گەورەیە دەبێت ئینسان فەرمانی دینداریش هەر لە کێ وەربگرێت؟ لە خوای پەروەردگاری وەربگرێت. ئینسانی وا هەیە ئێستا تەماشا دەکەی کە بڵێ کێ ئاسمان و زەوی دروست کردە دەڵای خوای گەورە بەڵام تەماشا دەکەی دینێک دەپەرستێت یان لەسەر دین و بەرنامەیەکە کە غەیری دین و بەرنامەی خوای گەورەیە. پێی وایە کە شتێکی ئاساییە ئینسان دینێک هەڵببژێرێت کە دینێکی ئاسمانی نەبێ و دینێکی خوایی نەبێت کە تەنها دینی ئیسلام قبوڵە ئێستا. کەواتە هەروەکو چۆن خوای گەورە دروستکەرە بە تاک و تەنهایی دەبێت هەر خوای گەورەش بەرنامە بۆ ئینسانەکان دانێ لە ڕووی دینەوە کە دەبێت ئینسان دین هەر لە خوای پەروەردگار وەربگرێت. بۆچی؟ چونکە هەر ئەو دروستکەری ئەرز و ئاسمان و ئێمەیە هەر ئەویش مافی بەرنامەدانانی هەیە. کاکە ئێستا شەریکەیەک ئەگەر شتێک دروست دەکات سەنعاتێک دروستکراوێک دروست دەکات ڕازی دەبێت بەوەی کە خۆی دروستکراوەکەی دروست کات بەڵام کەسێکی دی بڵێ وەڵا کاکە من بەرنامەی بۆ دادەنێم وەڵا کاکە شەریکە تو نەتزانی وایە یان نەتوو پێویست ناکە بەرنامەی بۆ دانەی ئەمن بەرنامە بۆ ئەو دروستکراوەی دادەنێم چۆن ئیشی بکاو دەبێت چۆن یعنی بکەوێتە کار و ئەوانە ئایا ئەو شەریکەیە ڕازی دەبێت؟ تەشبیه نەبێت وەلله المەثل الأعلى ئەدی خوای گەورە چۆن ڕازی دەبێت؟ ئەتوو پێدوا بێ خوای گەورە دروستکردی هەموو شتێکە بەڵام چی بەرنامەش لە غێری خوای پەروەردگار وەربگری کە بێگومان ئەوە نابێت. والرب هو المعبود پەروەردگاریش هەر ئەو شیاوی پەرستنە بە تاک و تەنهایی. بەڵگەمان چییە؟ بەڵگە ئەوەیە خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الناس ئەی خەڵکینە. ئەیها الناس یعنی چی؟ یعنی هەموو ئینسان و هەموو مرۆڤایەتی بە موسڵمان و غێرە موسڵمانەوە. خوای گەورە دەفەرمێ اعبدوا ربکم پەروەردگاری خۆتان بپەرستن الذي خلقكم ئەو پەروەردگارەی کە ئێوەی دروست کردووە والذین من قبلكم ئەوەی کە ئەوانەی پێش ئێوەشی دروست کردووە لعلكم تتقون بەڵکو بەهۆی ئەو پەرستنەوە تەقواتان پەیدا بێت. تەقواش هێز و وەزەیەکە یعنی ئینسان پابەند بێ بەوەی کە فەرزەکانی خوای گەورە جێبەجێ بکات و لە قەدەغەکراوەکانی دوور بکەوێتەوە. لعلكم تتقون بەڵکو بەهۆی ئەو پەرستنەوە تەقواتان زیاد بێت. کەواتە دەبێت ئینسان بەهۆی پەرستنی خوای گەورەوە چی زیاد بێت؟ تەقواداری دەبێت زیاد بێت. ئەگەر پەرستنێک تەقواداری لە ئینساندا زیاد نەکە معناوایە بەڕاستی پەرستنەکەی وەکو دروست و وەکو پێویست ئەنجام نەداوە دەبێت بەخۆیدا بچێتەوە. الذي جعل لكم الأرض فراشا هەندێک لە ئايات و معجزە و بەڵگەکانی خوای گەورە و مخلوقاتەکان باز دەکات. دەفەرمێ ئەو پەروەردگارەی کە زەوی بۆ ڕاخستون والسماء بناء ئاسمانیشی بۆ کردوونە سەقف
يعني ئاسمان وەکو چۆن خانوویەک ئاوا سەقفێکی هەیە هەڵخراوە ئاسمانیشی ئاوا بۆ هەڵخستون. وأنزل من السماء ماء لە ئاسمانێشەوە بارانتان بۆ دەبارێنێت ئاوێکتان بۆ دەبارێنێ بۆتان دادەبەزێنێ بەڵام مەبەستی چییە؟ مەبەستی بارانە. فأخرج به من الثمرات رزقا لكم جا بەهۆی ئەو بارانەیەوە هەرچی بەرووبووم هەیە دێتە دەرو و هەروەها سەوز دەبێت ئەوەش هەمووی دەبێتە ڕزق و ڕۆزی بۆ ئێوە. رزقا لكم یعنی هەمووی دەبێتە چی؟ دەبێتە ڕزق و ڕۆزی بۆ ئێمە. بۆچی؟ چونکەوەی بباران دەڕوێت گەنم و جۆ و هەموو دانەوێڵەکانی دیکە و سەوزەواتەکانی دیکە هەموویان ئینسان لی بەهرەمەند دەبێت. ئەگەر یەک ساڵی باران نەبارێت تەماشاکە چۆن زەوی بۆ گەن دەبێت. دووەم تەماشاکە چۆن گژوگیا وشک دەبێت دەغڵودان نابێتێ. ئەو کاتەی چی دادێت؟ دەڵێن وشکە ساڵیە کە وشکە ساڵیش داهات گرانی و قات و قڕی دادێت. بەڵام ئینسان جاری وا هەیە هەست بەو ناز و نیعمەتەی ناکات، هەست بەو بارانەی ناکات، هەست بە گەورەی خۆی پەروەردگار ناکات کە باران دەبارێت چەند خۆشە. دنیا چۆن ئاوەدان دەبێتەوە و سەوز دەبێت و دنیا چۆن دەشۆرێتەوە بەهۆی ئەو بارانەی. بەڵام یەک ساڵی باران نەبارێ ئەوجا ئینسان دەزانێت قەدر و قیمەتی ئەو بارانەی چەندە زۆرە. کەواتە مادام خوای گەورە ئەوە هەموو شتەی دروست کردووە خوای گەورە دەفەرمێت فەلا تەجعەلوا لله ئەندادا. ئەنداد جەمعی ندە. یعنی چی؟ یعنی هیچ جۆرە هاو بەشێک بۆ خوای گەورە بڕیار مەدەن. مادام خوای گەورە دروستکەری ئاو هەموو کەون و کائینات و بوونەوەرەیە ئاوا زەوی بۆ ڕاخستونە و ئاسمانی بۆ کردوونە سەقف بەو شەوازەیە هەموو گژوگیایەکتان بۆ دەڕوانێت و بۆ دەڕوێنێت و بەهۆی بارانەوە خوای پەروەردگار ئەو ناز و نیعمەتانەتان بۆ پەیدا دەکات لە زەویدا. کەواتە فەلا تەجعەلوا لله ئەندادا. دەگەڵ خوای پەروەردگار هاوبەش دامەنێن واتە هاوبەش بۆ خوای گەورە دامەنێن چ لە بە قسەکردندا لە لێوەرگرتنی بەرنامەدا و لە پەرستندا و لە خۆشەویستیدا و لە تەوەکولدا لە هەموو بوارەکانی عیبادەت هیچ شتێک مەهێنە ڕیزی خوای پەروەردگار. چونکە گوتمان هاوبەش چییە؟ ئەوەیە ئەتۆ شتێک بیهێنی ڕیزی خوای پەروەردگار. هاوبەشی کەی هاوبەش یعنی لەگەڵ خوای گەورەدا بیکەی هاوبەش. کەواتە هیچ شتێک مەهێنە ڕیزی خوای پەروەردگار وأنتم تعلمون لە کاتێکدا کە ئێوە زۆر چاک دەزانن کە خوای پەروەردگار بە تاکوتەنهایی دروستکەری هەموو ئەو شتانەیە و خوای پەروەردگار حەق و مافی پەرستنی هەیە. دەزانن کە هیچ شتێک هاوتای خوای گەورە نییە. دەی مادام دەزانی کەواتە بەکردەوەش هیچ شتێک مەهێنە ڕێزی خوای گەورە و هیچ شتێک مەکە پەرسترا و لەگەڵ خوای پەروەردگاردا و مەی پەرستە. قال ابن كثير رحمه الله تعالى ابن كثير چیمان پێ دەڵێت؟ دەفەرمێ الخالق لهذه الأشياء ئەوەی کە ئەو شتانەی دروست کردووە هو المستحق للعبادة. يعني چی ئەو دیێڕەکە دەزانیت؟ کەواتە بەندایەتیش هەر شیاوی ئەوە. ئەو دیێڕە یعنی چی؟ ئەو دیێڕتان لێ دەپرسمەوە دوایێ. الخالق لهذه الأشياء دروستکەری ئەو شتانە کە باسمان کرد کە ئەرز و ئاسمان و باران و هەموو گژوگیایەک و هەموو دانەوێڵەیەەکە هەموو بوونەوە بە تێگەڕایی هەر ئەویش چییە؟ هو المستحق للعبادة. هەر ئەوی شیاوی پەرستن و بەندایەتی بۆکردن و سەردانەواندنە. کەواتە ئەو پەروەردگارەی کە ئەو هەموو چاکانەی هەن ئەو هەموو ناز و نیعمەتانەی هەن هەر ئەو شیاوی چییە؟ شیاوی پەرستن و عیبادەت بۆکردنە. کەواتە برایان پوختەی ئەو دەرسەمان چ بوو؟ ئەوە بوو کە یەکێک لێمان بپرسێت ئایا ئەو سێ ئەسڵ و بنچینانە چین کە دەبێ ئینسان بیانزانێت؟ دەبێ ئێمە وەڵام دەینەوە بڵێن ئەو سێ ئەسڵ و بنچینانە یەکەمیان ناسینی خوای پەروەردگارە، دووەمیان ناسینی دینەکەمان، سێمیان ناسینی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. ئینسان بەبێ ناسینی ئەو سێ شتانە نابێتە مسلمان و بەبێ بڕواهێنان بەو سێ شتانە نایەتە ناو دایرەی ئیمان و نابێتە مسلمان. چونکە بڕات بەخوای هەبێ بەس بە پێغەمبەری نەبێت ئەوە نابێ مسلمان. بڕات بەخوای گەورە هەبێ بەڵام دینێکی غەیری دینی ئیسلام هەڵبژێری
أو وهو في الآخرة من الخاسرين لدنيا دالت قبول ناكرت لقيامة يجدال خسارة من داد بخوا بنا من داد أدي أجر كسيك بما بلا باشا بس شي خواي قبل دناسن هسهاري كي قلي ولا أنا إيه ما برسيار من لبك ربلا أركاك تو بس شي خواي قبل دناسي دالين بآية معجزة كاني وهروها بدرس كراوة كاني همو أو بونوري كتماشاي دكين بلغي لسر ناسيني خواي پروردگار وهروها بهوي قرآن و كتا استابا راست درستي ما وتوا وكتماشاي دكين چند بجوان و ريكو بيكي خواي پروردگار داي رشتوا وفرمويتي او قرآن كتماشاي دكين او بونوري كتماشاي دكين او دروس كراوانه كتماشاي دكين گەورەی پەروەردگارمان بۆ دەردەکەوێت بەڵام تێڕوانینێک ئەوە نا هەر بە چاو ببینی تەماشاکەم برایە تێڕوانینێک ئەوە نا کە هەر بە چاو ببینی وەکو هەندێک لە دکتۆرەکان کە تەماشای ئینسان دەکەن چەندە بە وردیاتەوە تەماشای دروستکردنی ئینسان و ئەندامەکانی ئینسان دەکەن بەڵام لە هەمان کاتدا تەماشا دەکەی خواپەرست نین مەبەستمان ئەوە نییە تەماشاکەی بە چاو ببینی مەبەستمان ئەوەیە بە چاوی دڵ ببینی بە بەسیڕەتەوە تەماشایکەی بە لێوردبوونەوە تەماشایکەی تەماشای ئەو بوونەوەرەی بکەی کاتێک کە تەماشای ئەو دروستکراوانە دەکەی گەورەی خوای گەورەت بۆ دەردەکەوی کەواتە الخالق لهذه الأشياء وەکو ابن کەسیر دەفەرمێت دروستکەری هەموو ئەو شتانەی کە ئاوا بەو شێوازە جوانە دروستی کردوونە ئەو بوونەوەری دروست کردووە ئەویش چییە هو المستحق للعبادة برام هەر ئەو شیاوی پەرستن و بەندایەتی بۆکردن و سەر بۆ دانەواندنە ئەوە دەرسەکەیە و ئەوە هەدەفی دەرسەکەیە کە ئێمە وەختێک تەماشای ئەو بوونەوەرە دەکەین تەماشای ئەو مەخلوقاتە دەکەین بۆمان دەردەکەوێت کە ئەو پەروەردگارەی بەو نەظم و نیزامە جوانەوە ئەو هەموو بوونەوەر و مەخلوقاتی دروست کردووە هەر ئەوی شیاوی چییە؟ شیاوی پەرستن و بەندایەتی بۆکردنە ئەگەر ئینسان ئاوا تەماشای بوونەوەرکات گەورەی پەروەردگاری بۆ دەردەکەوێت و پەروەردگاری دەناسێت لە ئەنجامی ئەوەیە کە دەیناسێت دەیپەرستێت کەواتە ئێمە ناسینمان بۆ ئەوەیە کە بیپەرستین زانستمان بۆ ئەوەیە کە بیکەینە کردار نەوەکە ئینسان زۆر بزانێت بەڵام کاری پێ نەکات ئەوە هیچ نییە برام ئێمە دەڵێن بزانین بەڵام کە بزانین بۆ ئەوەی کە بتوانین بۆ ئەوەی کە بیکەینە کردار دەنا ئەو کاتە کە ئینسان بزانێ و کاری پێ نەکات خوا نەخواسە لەسەری قەرزدار دەبێتەوە کەواتە دانەر جوانی پێگوتین کە بەڕاستی ئەوەی کە ئەو هەموو بوونەوەرەی ئاوا دروست کردووە هەر ئەویش شیاوی بەندایەتی بۆ کردنە لێرەدا دەرسی چەندەم بوو دەرسی چوارەم بوو دەرسی چوارەمیشمان کۆتایی پێهێنا تاوەکو دەرسێکی دیکە خۆی پەروەردگار لە مولایەکی خۆش بێت وامان لێ بکات کە لە دین و بەرنامە و عەقیدەی ئیسلامی شارەزا بین لە دین و بەرنامەی خۆی پەروەردگاری شارەزا بین و لەسەری بین و لەسەریشی بمرین و خوای گەورە عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات وصلى الله على سيدنا محمد